بەپێی چەند بەڵگەیەک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە پرسیارەکانی تاقیکردنەوەی وانەی کوردی پۆلی 12 ئامادەیی پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکە دزەیان پێکراوە و لە نێوان بەشێک لە قوتابیان و خوێندکاراندا بە حەلکراوی ئاڵوگۆڕی پێکراوە. چەند پێیجێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا وێنەی پرسیاری تاقیکردنەوەی کوردیان بە وەڵامەکانەوە بڵاو کردەوە کە بەپێی کاتی پۆستەکانیان پێش کاتژمێر 8 و 30 خولەک بووە کەوادەی چوونە ژوورەوەی خوێندکارانە بۆ هۆڵی تاقیکردنەوەکان. بڵاوبوونەوەی پرسیارەکانی وانەی کوردی لەلایەن ئەو پەیجانەوە لە کاتێکدایە کە لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوەکاندا دەنگۆی بڵاوبوونەوەی پرسیارەکانی وانەی زیندەوەرزانی بڵاو بووبووەوە. بەڵام ئەمڕۆ هەمان ئەو پرسیارانەی لە تاقیکردنەوەکاندا دابەشکرا پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەوە. هەر ئەمڕۆ لە بەرنامەی ڕایتۆی کەناڵی NRTدا چەند کەسێک پەیوەندیان کرد بە NRTەوە و ڕایانگەیاند کە پێشتر پرسیارەکان ئاشکرا بووە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی ڤایبەرەوە بەدەستیان کەوتووە و هەندێکیان دەیانوت لە بەرامبەر بڕێکپارەدا پرسیارەکانیان دەستکەوتووە. من خۆم ئەمڕۆ سەعات 7:30 پرسیارەکانم پێگەشتووە. چۆن پێوگەیشت؟ پرسیارەکانم پێگەشت لەلایەن ڕقەمێکەوە بە 3 گەڵا کڕیمەوە. ئەنجا هی ئەحیا فرۆشرا بە 13 گەڵا هاوڕێکی خۆم 97 تیا هێنێ. ئەم قسانەی تۆ هیچ بەڵگەیەکی پێ؟ بەڵگەکەشم ئەوەیە سەعات 7:30 2 ڕسمی پرسیارەکانم پێگەشت. ئیتر ئەوەیە. لە کیوە پێوگەیشت؟ لەلایەن کەسێکەوە کە ناتوانم ڕقەمەکەی. ئەزانم ئەو گەسەوەکو تۆ خوێندکارە یان لەکوێ ئیشەکات ئیشی چییە چۆن دەستی کەوتووە؟ یعنی ئەو شتانە نازام لەبەر ئەوەی هینا یاوێتی بە هاوڕێیەکی خوشکەکەم لەلایەن ئەوە پێم گەشتووە. باشەکەی پارەکە و تەسلیم کردن تۆ؟ پارەکە هەر ئەو کاتێک کە جا دەیتەوە یەکە دەرەوە پارەکایت. ئەو پرسیارانەی کە پێوگەشت سەعات 7:30 بەیانی هەمان پرسیار بوو لەگەڵ ئەو پرسیارانەی کە لە تاقیکردنەوەکانە ئەمڕۆ بوو بەهۆی ئەوە شەوەنەوە ئەهێنم. هاوکات ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت ئەمڕۆ لە تاقیکردنەوەی وانەی کوردی پۆلی 12 ئامادەییدا نیو کاتژمێر بەر لە دەستپێکردنی تاقیکردنەوەکە پرسیارەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە و ئەوەش کاریگەری خراپی کردووەتە سەر دەرونی قوتابیان و خوێندکاران. لەلایەکی ترەوە شۆڕش غەفور لە ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان لە بەرنامەی ڕایتۆی NRTدا ڕایگەیاند دەنگۆی دزەپێکردنی پرسیارەکانی وانەی کوردی پۆلی 12 ئامادەیی دوورە لە ڕاستیەوە و ئەو بابەتە بەلای وەزارەتی پەروەردەوە هێڵی سوورە. ئێوە ئاگاداری پرۆسەکانی ئیمتحانەکانی ئەزمونەکان بوو لە چەند ساڵی ڕابردوودا هەمیشە دەنگۆ هەیە هەمیشە قسە دەکرێت هەمیشە ئەو دەنگۆیانە بڵاو دەکرێنەوە کە ئیمتحانەکان دزەیان پێکراوە یا پرسیارەکان ئاشکرا دەکرێن. ئێمە لە ئیمتحانی بۆ ئەم ساڵی تاقیکردنەوەکانی کێکانی ئەم ساڵیش لە تاقیکردنەوەی یەکەمدا قسە لەسەرەوە دەکرا کە دیستانەوە دزەی پێکراوێت چەند ڕستێک بڵاو بوونەوە بەڵام ئێمە بە خۆشحاڵی ڕوونکردنەوەی کشماندا وەکو وەزارەتی پەروەردە ئەوە هیچ ئەسڵ ئەساسێکی نییە. ناو پرۆسەکانی چاکسازی لەناو پرۆسەکانی پەروەردە لەناو سێکتەری پەروەردەدا کەسانێک خود دەبنەوە کە بە زەرێری وانە ئەم چاکسازیە بە زەرێری وانە ئەم کارکردنە و لەم چوارچێوەیەدا کۆمەڵێک کەس پەیدا ئەبن لە شێوەی تۆڕی مافیا ئاسادا خەریکی بازرگانیکردن بەدەستانی خەڵکەوە. هەر لەسەر هەمان بابەت NRT بۆ وەرگرتنی لێدوانی بەرپرسانی پەروەردە لەسەر ئەو بابەتە پەیوەندی کرد بە کەمال نووری بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی و ناوبراو بە دیجیتال میدیای NRT ڕاگەیاند هیچ زانیاریەکمان نییە لەو بارەیەوە و هەتا زانیاریمان نەبێت ناتوانین هیچ بڵێین.